يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران و خواناسانی زۆر بەڕێز، ژیانی ژن و مێردایەتی لەسەر دوو بنەمای زۆر گرنگ دەوەستێت. ژیانێکی دوور و درێژ کە ژیانی ژن و مێردایەتی لە هەموو ژیانێک دوور و درێژترە. تۆ لەگەڵ هاوڕێکانتدا، لەگەڵ خزم و کەس و کارتدا و لەگەڵ براکانی خۆتدا شەو ڕۆژ بە یەکەوە نی، بەڵام ژیانی هاوسەری هەموو وەرزەکان، شەو و ڕۆژ، هەموو کاتەکان، بەرزی و نزمی ژیان، ساغی و نەخۆشی، دەوڵەمەندی و هەژاری، خۆشحاڵی و فرمێسک، پێکەنین و زەردەخەنە، گریان و شیوەن، تۆ هاوسەر و هاوژینەکەی خۆتت لەگەڵدایە. ئەوەی کەوا دەکە ئەم ژیانە دوور و درێژە بە سەرکەوتوی بمێنێتەوە بەڕێزان دووشتە. یەکەمیان پەروەردگار دەفەرمێ مەوەددە، خۆشەویستیەکی لە ڕادە بەدەر بۆ یەکتر، زۆر بەهێزتر لە مەحەبەت. هەروەها دووەمیان متمانە بوونی ژن و مێرد بە یەکتر. خوا نەکردە هەر یەکێک لەم دوو بنەمایە لە نێوانی ژن و مێردا نەما، ئەو خێزانە لە لێواری هەرزدایە و ئەگەر بەیەکی شەو بمێننەوە ژیانێکی بێتامە، ژیانێکە وەکو زیندانێکی گەڕۆ گوایە بەیەکەوە بەداخەوە. بە تایبەت بەڕێزان نەمانی متمانە لە نێوانی ژن و مێردا. کاتێک پیا و متمانەی بە ژنەکەی نەبوو، کاتێک کە ژن متمانەی بە هاوسەر و پیاوەکەی خۆی نەبوو، وەڵڵاهی ئەو ژیانە تام و چێژێکی نامێنێ. بە تایبەتی نەمانی متمانە. بەخوا جار هەبووە لەم کوردستانەی خۆماندا، لە باب و باپیرانی خۆتان جەناوتان بیستوتانە، ئێوەی بیسەرانی بەڕێز، ئێوەی بینەرانی بەڕێزی ئەم وتارەش، ژن هەبووە تەقریبەن بە زۆریش دراوە بە مێردەکەی، بەڵام لە دوایی لەگەڵی ڕاهاتووە. دوای چەند منداڵێک حتا مردون بە یەکەوە دیجا ئەژ نەبوونەوە. بەڵام ئەم سەردەما هەموو کوڕکچەکانمان زۆربەی هەرە زۆری تەنانەت خۆشەویستی ناڕەوا و حرامی پێش هاوسەرگیریشی هەیە بۆ یەکتر، زۆر سوتاوی یەکترە. بەڵام دەبینی دوای ماوەیەک بۆ خۆیان لە یەکتر بێزارن و داوای جیابوونەوە دەکەن. یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکانی جیابوونەوەی ئەو هەموو کوڕکچە گەنجە بە تایبەت لە سەرەتای هاوسەریدا بەڕێزان نەمانی متمانەیە لە نێوانیاندا. کچەکە هەر لە ئەوڵەوە متمانەی بە کوڕەکە نامێنێ، هەندێک شتیلە دەبینێ. کوڕەکە هەندێک شل لە کچەکە دەبینێ و شتیلە دەبیستێتەوە، هەر سەرەتای ژیانە و بیسمیلاکەیەتی کە هێشتا متمانە لە نێوانیاندا نەماوە. بۆیە ئەو هەموو جۆرە جیابوونەوە زۆربەی هەرە زۆری نەگمانی متمانەی نێوان هاوسەرانە. بۆیە لە ئەنجامی ئەو هەموو خۆشەویستیە زۆرەی پیاو بۆ ژنەکەی، ژن بۆ پیاوەکەی، بە تایبەت لە سەرەتای دەستگیرانی و مارەکردن و گواستنەوەدا، وای لێدێ ئەو شتەکە ئەوەندە خۆشت دەوێ غیرەیەک پەیدا دەبێ. غیرەیەک پەیدا دەبێ، ئەو غیرەیە مەترسی لە دەستدانە. یعنی هەر شتێک کە زۆر زۆر خۆشت ویست حەز ناکەی هیچ کەس هاوبەشت بێ لەو شتەدا. لە ژیانی ژن و مێردایەتیدا لە بینی ژن و پیاوە ئەو غیرەیە هەیە. ئەو غیرەیە بەڕێزان ئەگەر بە جوانی بەکار بێ خۆشی دەدا بە ژیانی هاوسەری. وەڵڵاهی غیرەی ژنێک لە پیاوەکەی خۆشەویستیەکە نوێ دەکاتەوە. خۆشەویستی غیرەی پیاوێک لە هاوسەرە خۆشەویستەکەی خۆی دەمەزەردی خۆشەویستیەکەیان دەکاتەوە. خوا بەبێ حکمت هیچ شتێکی دانەناوە. ئەم غیرەیە کە لە دڵی من و تۆدا هەیە بەرامبەر بە هاوسەرمان، هاوسەرمان بەرامبەر بە ئێمە، ئەگەر جوان تەعاملی لەگەڵا بکەی، هەڵسوکەوتی لەگەڵا بکەی، نەهێڵی لە سنووری خۆی دەرچێ، باوەڕتان هەبێت چێژێکی زۆر خۆش دەدا بە ژیانی ژن و مێردایەتی. هەموو جار کە خۆشەویستیمان خەریکە کۆن دەبێت ئەم غیرەیە تازەی دەکاتەوە. بەڵام ئەگەر وریان نەبین، بەڵام بەڕێزان مەترسیەکە لێرەدایە، ئەگەر وریان نەبین غیرە لە سنوور چوە دەرەوە دەبێتە دڵپیسی. دڵپیسیش یعنی لە ناوبەری هەموو خۆشیەکانی ژنیانی ژن و مێردایەتی. بابچین بۆ بەرەکەتی وتارەکەمان بچینە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم.
شاری مدینەی منەوەرەیە، ماڵی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. دایکمان خاتو عایشە باسێکمان بۆ دەجێڕێتەوە، فەرمودەکە لە بوخاری و موسلیمدا لە صحیحیندا هاتووە. وابزانە لە خزمەت دایکمان خاتو عایشەی کچی ئیمامی ئەبوبەکری سیدیقای و خۆی بەسەر هاتەکە بۆ دەجێڕێتەوە. خاتو عایشە دەفەرمێ: ما غرت على أحد من نساء النبي صلى الله عليه وسلم ما غرت على خديجة وما رأيتها. بخوا غيرو ئاگری ناو دڵم بەرامبەر بە هیچ یەکێک لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا نەجوڵاوە و ئاوا گڕی لە دەروونم بەرنەداوە ئەوەندەی کە غیرەم لە خەدیجە کردووە. خاتو خەدیجە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە کاتێکە ما ڕائیتوها بەخوا بە چاوی خۆشم نەمدیوە، نە لە ژیانمدا بووە، نە بە یەکەوە ژیاوین، نە بە خزمەتی گەیشتم و بینیومە. باشە بۆ دەفەرمێ خۆی ڕوونی دەکاتەوە، چونکە یەکثر ذیکڕها پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر باسی دەکرد. ئەوەندە باسی خەدیجەی دەکرد یەکسەر غیرەی ناو ناخم دەجوڵا لە کاتێکە ئەو نە لە ژیاندا بوو، نە هاودەمی من بوو، نەبینی بووم. دەیفەرموو: وربما ذبح الشاة ثم يقطعها أعضاء. حيوانێکی سەر دەبڕی زۆر جار، دەیفەرموو پارچە پارچەیکەن بیکەنە تورەکەوە، ثم يبعثها في صدائق خديجة. ئەمجادا بەشی دەکرد بەسەر هاوڕەکانی خەدیجەدا، ئەمە بۆ فڵان ماڵ بەڕن، ئەو ژنە هاوڕێی خەدیجە بوو، ئەمە بۆ فڵان گەڕک بەرن، ئەوە ژنێکی لێ هاوڕێی خەدیجە بوو. یەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاوڕەکانی خەدیجەی دەناسی و لەبیری بوون، گۆشتی بۆ نەداردن. فربما قلت له زۆر جار پەس دەبووم لە ناخما پەنگی دەخواردەوە ناچەر دەرم دەبڕی، هاوارم دەکرد كأنه لم يكن في الدنيا امرأة إلا خديجة. ئەوە چییە بێ قەزابی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەبڕایەوە ئەم خەدیجە ئەڵێ ئافرەت نەبوو لەم سەر زەوێدا خەدیجە نەبێ. ئەفەرمێ بە تووڕێیەوە قسەم دەکرد، دەنگم زبر دەبوو، چاوەکانم سوور دەبوون، ناخم گڕی دەگرت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە باسی خەدیجەی هاوسەری دەکرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە نەرمونیانیەکەی خۆی دەفەرموو: ناوانیە، إنها كانت وكان لي منها ولد. بەخوا نمونەی خەدیجە نابێتەوە. إنها كانت ئافرەتێکی چەند بەڕێز بوو، وكانت چەند عاقڵ و ژیر بوو، چۆن بە عاقڵی و ژیری سرنجی لەسەر بابەتەکان دەگرت. وكان لي منها ولد، ئەوە دایکی منداڵەکانم بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم جگە لە خاتو ماریە کە ئیبراهیمی بووە هەموو منداڵەکانی لە خاتو خەدیجەیە. دوو کوڕی هەبوو، قاسم و عەبدوڵڵا، کە عەبدوڵڵا دوو لەقەبی هەبووە، تاهیر و طەیب. دوو کوڕ عەبدوڵڵا و قاسم. چوار کچ، زەینەب، خاتو زەینەب، ڕوقیە، ئوم کەلثوم، فاتیمە. هەر شەش منداڵەکەی لە خاتو خەدیجە بوو. فەرمووی دایکی منداڵەکانم بوو، چۆن لە بیرم دەچێتەوە. لە خزمەت ئەم فەرمودەیەدا بەڕێزان 5 دەرسی گەورە وەردەگرین. تکاتان لێ دەکەم هەم ئاەتەکانی قورئان هەم فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر ئاوا بە سادەیی بەسەریا تێمەپەڕن، دەرسی لێ وەرگرن. 5 دەرس بەلانی کەمەوە لەم فەرمودەیە وەردەگرین. یەکەمیان، غیرەی ژن بۆ مێردەکەی دەکرێت لە کەسێک بێ کە نەیدی بێ، کە نەما بێ و لە ژیاندا نەما بێ، چونکە مێردەکەی زۆر باسی دەکرێت بەڕێزان غیرە لە ژنەکەت غیرە لە ئافرەتێک بکە بە عمری خۆی نەیدیوە، لەوە ئەچێ هەرم بردە بێ بۆ کە باست کرد، بۆیە دەبێت پیا و ئاگادار بێ کە زانیت ژنەکەت غیرەی زۆرە کە باسی ئافرەتانی تر مەکە. ماڵە لە ماڵی فڵان کەس بووین، ئای ماشەڵڵا لەو کابانە چی خواردنی خۆشی حازر کردبوو، ئەو ماڵی چەند مڕەتەب و پاک و خاوێن بوو، بەخوا تۆی پیا و بەخوا هیچ لە دڵانیە، هەروەکو ڕێز بۆ ژنەکەتی دەژێڕێ، بەڵام ئەو گڕ دەگرێت لە ناخەوە. حج ژنێک حەز ناکە پیاوەکەی غەیری ئەو وابزانێ خاتونێکی تر هەیە، دەزڕەنگینێکی تر هەیە، ماڵ خۆشێکی تر هەیە. لە کاتێکە ئەو ژنە تۆ وەکو خوشکت سەیری دەکەی، یان ئەو خێزانەی تۆ هەر نەیدیوە، یان تەنانەت دەکرێت باسی ئافرەتێک بڵی فڵان کەسی پورم کاتی خۆی بەخوا دەزڕەنگین بوو، ئای نانی خۆش بوو، خۆ مردووە. دەکرێت ئافرەت بە ئەوەش غیرەی هەستێ، وەکو کاتێک کە خاتو عایشە دەفەرمێ ما ڕائیتوها، بەخوا من خەدیجەم نەبینی بوو، بەخوا لەگەڵ یا نەژیا بووم، هەوێبار نەبووم لەگەڵ یا، کەچی بە ئەندازەی هەموو خێزانەکانی تری غیرەم لە خەدیجە دەکرد، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر باسی دەکرد. دووەمیان وانەی وەفاداری فێربین.
بەڕێزان ئێوە معلومی جەنابتانە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو ڕۆژەوە کە بۆ یەکەم جار هاوسەرگیری کرد تا ڕۆژی وەفاتی 38 ساڵ ژیاوە 38 ساڵ تەمەنی هاوسەری پێغەمبەر صلی الله عليه وسلم 25 دانە ساڵی لەگەڵ خاتو خەدیجە بەسەر بردووە بە نۆژنەکەی تری هەمووی 13 ساڵ ماوەتەوە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرمووت چۆن دەبێ بێوەفا بم بەرامبەر بە ژنێک کە 25 ساڵی تەمەنم لەگەڵ ئەوا بەسەر بردووە و ئەو پەڕی باش بۆ بۆم ئەو پەڕی ژیر بوو ئەو پەڕی ڕێزدار بوو هەموو خۆی و دنیای بە قوربان کردم کەواتە پیاوان با دەرسی وەفاداری فێربین لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەند خۆشم دەون ئەو پیاوە بە ڕێزانەی کاتێک کە ژنەکەشی مردووە هەمیشە بە ڕێزەوە ناوی دێنێ ئەوە نییە بڵێ کە مافی خۆتە هاوسەرگیریت پێکێناوەتەوە مافی خۆتە درێژە بە ژیانی هاوسەرگیری بدەیت بەڵام چەند مردن ئەو پیاوانەی بەردەوام بە ڕێزەوە باسی هاوسەری کۆچ کردویان دەکەن سەر لە هاوڕەکانیان دەدەن بە سەریان دەکەنەوە مزگەوت بۆ خێزانیان دەکەن خێر و خێراتیان بۆ دەکەن ئەو پیاوانە لە لای خەڵکی بەڕێزن و لای خۆش بەڕێز دەبن سێەم دەرس چەند ژنی بەڕێزان حەڵاڵە نەک سونەت تکایە ئەوەتان لێتێک نەچێ حەڵاڵ مباح جیاوازە لەگەڵ سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە ژنان ئەوەتە خاتو عایشە ئەو پایە بەرزە کچی ئیمامی ئەبوو بەکرە خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ غیرەم لە هەموو خێزانەکان دەکرد بە تایبەت لە خەدیجەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕاددە بە دەردوای مردنیش خۆشی دەویست بۆیە خۆزگەل لەگەڵ ئەوەدا کە خەڵکێک پیاوانێک باسی سونەتی چەند ژنی دەکەن باسی سونەتی وەفاداریان بکردایە وەفاداری لە ژیانی هاوسەریدا زۆر گرنگە ڕاستە تۆ بۆت هەیە 4 ژن بێنی ئەمە حەڵاڵە بەڵام وەفا سونەتە وەفا بەرامبەر بە هاوسەرێک کە لە دەستی شتداوە هەرگیز لە یادی نەکەی چوارەمیان ئامۆژگاری بۆ ژنان و بۆ کچان ئەگەر کەسێک هاوسەرەکەی مردبوو ئەگەر کەسێک لە هاوسەری جیابوو بۆەوە خوشکەکەم کچەکەم جوان دیقەت بدە مافی خۆتە هاوسەرگیری لەگەڵ پێک بێنی لەوە چێجارشکە ئینسانەکە زیندوو کەیتەوە بەڕاستی دوای مەویزبوونی لە ژیان چێژی ژیانی هاوسەری پێ بەخشیتەوە خێریشت دەگا بەڵام دیقەت بدە هەر پیاوێک وەفای بۆ ژنەکەی نەبێ کە مردووە واللهی وەفای بۆ تۆش نابێ تکایە شووی پێمەکە سەیری کە چەند وەفادارە بەرامبەر بە هاوسەری کۆچ کردووی هەر کەسێک لە هاوسەری جیابەوە زۆر ژنی تەلاقدا تەلاق لەسەر یەک وەکو سەلە دەیتەقاند واللهی ڕۆژێ تۆش تەلاق دەدا زۆر پیاو بەداخەوە لە کۆمەڵگەی کوردیدا بەڕێزان تکاتان لێ دەکەم دووشت تێکەڵاو مەکەن نێرینەیی جیاوازە لەگەڵ پیاوەتی دوول لە ڕووی جەنابتان پەرژین بێ نێرینە زۆرن زۆر پیاو دەتوانێت لێک تا 4 ژنی هەبێ و لە شەوێکی شابچێتە لای هەر چواریان ئەوە نێرینەیەکی باشە ئەوە گەدەی تێر بۆ لەسەرم حیزب عەلمانیە وەلی ئەمرانەی خۆیان گەدەی خۆی تێر کردووە معاشی فولی هەیە لە کاتێکا خەڵک برسیە ئێتر ئەوەندەی خواردووە بە هەر هاتۆتە ئەژنۆی بۆی بەڵام مرد مەموو نێرینەیەک واللهی مرد نییە چەند مەردە ئەو پیاوەی کە ژنەکەی نەخۆشە بە دیاریەوەیەتی چەند مەردە ئەو پیاوە بە ڕێزەی کە توانای هەیە 4 ژن بێنێ بەڵام بە ژنێک ئیکتیفای کردووە کاکە بە دوان ئیکتیفای کردووە و عەدالەتی نێوانیشانی ڕاگرتوون و وەکو یەک ڕێزیان لێ دەگرێ وەکو یەک سەیری منداڵەکانیان دەکا بۆیە دەکرێ پیاو نێرینەیەکی بە قووەت بێ بەڵام بەخوا هەموو نێرینەیەک پیاوێکی مرد نییە بۆیە هەموو کەسێکیش قابیلی ئەوەی نییە 2 ژن و 3 ژنی هەبێ ڕاستە لێ نێرینەیەدا ڕەن بێ بتوانێت بەڵام ئایا مەردە بە شەهامەتە نەخێر بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاری ئافرەتانی دەکرد دروستە بە کەسێک بڵێ شوو بە کەسێک مەکە لە صحیحی مسلمە کاتێ فاتیمەی کچی قەیس پرسی ئەی ڕەسوولی خوا معاویە هاتۆتە خوازبێنین فەرمووی شووی پێمەکە سەعلوکن لا مالە لەهو بەخوا بە کەڵکی ئاوسەری تۆ نایە تۆ ئافرەتێکی خۆشخۆری خۆشپۆشی جوانپۆشی معاویەک سەعلوکە لا مالە لەهو ئەسپێل لە باخەڵیا سەوزەڵەخانم بە کوردی دەڵێ هیچی نییە بەیانی لەگەڵیان ناحەوەیتەوە دومیشان ئەباجەهم هاتۆتە خوازبێنین فەرمووی شوو بە ئەباجەهمیش نەکەی شووی پێمەکە بۆ فەرمووی ضەراب للنساء پیاوێکی عەسەبی تووڕەیە بەردەوام گۆچانەکەی لەسەر شانیەتی هەر بڵێ لەل بەسەرت دەکێشێ زۆر لەگەڵ ئافرەتا خراپە چەند ژنی تەلاق داوە و لەگەڵیان ناگونجێ شووی پێمەکە تۆ ژیر بە کچی باش خوشکی باش ئەگەر کەسێک هاوسەری لەدەستدا بوو هاوسەری جیابوو بۆەوە
وەفای بووە ئەو نەبوو دڵنیام وەفاشی بۆ تۆ نابێ. تەنها ئەوەی وەکو بەرخۆلەیەکی ناسک دەبینێ ئەوی بەجێ هێشتووە هەتا لە تۆش تێر دەبێ دوای تۆش بەدل دەکا بە یەکێکی تر ئەبێ ئاگال لە خۆت بێ ئافرەتان جێگەی ڕێز و حرمەتن لە ئیسلامدا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم فەرمودەی باسی غیرەدا دەرسی گەورەمان فێر دەکا. پێنجەم پێغەمبەر صلی الله علیه وسلم لۆمەی خاتو عایشەی نەکرد، لۆمەی نەکرد بفەرمێ واللهی ناکرێ یعنی تۆ بۆ ئەم غیرەیەت هەیە گوناهبار دەبی، نەیفەرموو گوناهبار دەبی، نا سروشتی ژن وایە غیرەی زۆرە بەڵام بەڕێزان بۆی ڕوون کردەوە لێشی تۆڕە نەبوو، نەیفەرموو بەڵێ باسی خەدیجە دەکەم لە ڕقی تۆ من و تۆ بمنا لەوانەیە وامان بووتایە، بەڵام فەرمووی ئەو ئافرەتێکی ژیر بوو، ئافرەتێکی عاقڵ بوو، ئافرەتێکی بەڕێز بوو، دایکی منداڵم بوو، چۆن دەتوانم لە یادی کەم و عایشەی ڕوون کردەوە هۆکاری باسکردنەکەی دژایەتی تۆ نییە، پەسکردنی بەخۆ تۆ نییە، حەقی خەدیجەیە لەسرم ناتوانم ئیهمالی کەم، ناتوانم لە بیر خۆمی بەرمەوە، ناتوانم لە لای تۆ باسی چاکەکانی نەکەم، ئەها بەجوانی بۆی ڕوون کردەوە. دووەمیان پێغەمبەر صلی الله علیه وسلم لۆمەی خاتو عایشەی نەکرد لەسرم غیرەیە بەڵکو زانی ئەمە لە ئەنجامی زۆر خۆشەویستیدایە. وەڵڵی هەر ژنێک پیاوەکەی خۆی زۆر زۆر خۆش بووە غیرەی زۆری لێ هەیە، غیرەی زۆری لێ هەیە، نیشانەی ئەوە نییە لێت بێزارە، نیشانەی ئەوەی پیاوی بەڕێستیە بگا ژنەکەت تۆی زۆر زۆر خۆش دەوێ، زۆری خۆش دەوی لە ڕاددە بە دەدەوێ هەر بۆ ئەو بی بەشی کەسی تیرت پێوە نەبێ، هەموو بۆ خێزانەکەی خۆت بێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم هەستی بەوە دەکرد غیرەی ژن وەڵڵاهی دەگاتە ڕادەیەک بەڕێزان، ئەمە بە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئێستا بۆتان دەخوێنمەوە ژن عادەتێکی هەیە ئەکە مێردەکەی خۆی زۆر خۆشویست لە دوای مردنیش حەز ناکە لەگەڵ ژنێکی تردا بێ. بەڵگەمان فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. خاتو عایشەی دایکمان دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ جەنازەیەکە چوو بۆ گۆڕستانی بەقیع، لە کاتی گەڕانەوەدا بۆ ماڵەوە لەو کاتەدا من سرم پێچا بوو بە پەڕۆیەک و هاوارم دەکرد وا ڕەئسا ئای کە سرم دێشێ، بۆیە کاکە بێزەر مەبە لە ژنەکەت کە چوویتەوە ماڵەوە دەستی بەسەرەوە بوو پەڕۆیەکی لێ پێچا بوو هاواری سەری دەکرد، ئەمە سروشتی ژنانە، کاتێک کە پیاوەکەی دەبینێ حەز دەکات دەری ببڕێ بۆ ئەویش لە ئامێزی بگرێ دەست بە سەری بگرێ ناز و نووزی بەسەرا بکە فەرمووی وتم وا ڕەئسا ئای کە سرم دێشێ ئای چ ژانە سەرێکی بەهێزمە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بەل ئەنا وا ڕەئسا ئای خاتو عایشە کە منیش سرم دێشێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم سەرەتای نەخۆشیەکەی لێ دیاریدا بوو فەرمووی بەخوا منیش سرم زۆر دێشێ، بەڵام ئەو ڕەحمەتە ڕوحم بە قوربانی بێت لەو کاتەشا ئەو غیرەی خاتو عایشەی هەست پێ کرد بوو دڵی دەدایەوە. فەرمووی ما ضرکی لەو متی قبلی ما ضرکی لەو متی قبلی فغسلتك وكفنتك ثم صليت عليك ودفنتك. فەرمووی چی لە دەست دەچێ قەیچێکە با تۆ عایشە پێش من بمری بەم دەستانەی خۆم دەشۆم بەم دەستانەی خۆم کفنت دەکەم بەم دەستانەی خۆم دەتخەمە قەبرەکەەوە و گڵت بەسەرا دەکەم و دەتشارمەوە. یعنی لێرەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەشی ڕوون کردەوە هەل لەڕێی ئەم قسە خۆشەوە سونەتە ئەگەر ژنێک بمرێ پیاوەکەی خۆی بیشوە، خۆی کفنی بە بەلا بکە، خۆی لە بامێزی بگرێ و بیخاتە قەبرەکەەوە، خۆی گڵەکەی بخاتە سەر. فەرمووی حەز دەکەی تۆ لە پێش منە بمری و من ئەوەت لەگەڵا بکەم؟ والله ئەوە ئاواتی هەموو ئیماندارێکە. پێغەمبەر صلی الله علیه وسلم بمشۆ کفنم لە بەلا بکە و بەدەستە پیرۆزەکانی بتخاتە قەبرەوە ئەمین دەبی ئەمین. بەڵام بینی ژن و وێدایەتی ئەوە نازانێ. خاتو عایشە هەر ئافرەتێکی تربی ئومەت بێ دەڵێ بە قوربانت بم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم من حەدی ئەوەم نییە تۆ بە دەستەکانی خۆت بمخەیتە قەبرەوە، بەڵام غیرەی ژن لەوەشا دەجوڵێ دەفەرمێ نامەوێ شتی وام لەگەڵا بکەی، ئەتەوێ بمنێژی لەقەد ڕەجەعتە ئیلا بەیتی دواتر بگەڕێیتەوە ماڵەکەم. ئەها ژن چەند دڵی بە ماڵەکەی دەکرێتەوە. یەک ژوورە بەڕێزان خۆ تۆ چوویتە حەج و عومرە بینیوتە یەک ژووری بچووک، بەڵام بەیتی ئەوە ماڵەکەمە. بۆیە گەورەترین تاوان ئەوەیە هەر کەسێک لە ژن و پیاو ئەو هێلانەیە لە ژن تێکدا و لە ماڵەکەی خۆی بیکاتە دەرەوە. لەقەد ڕەجەعتە ئیلا بەیتی کە من مردم و بردم بۆ سەر قەبران و ناشتم دەتەوێت بگەڕێیتە ماڵەکەمەوە فأعرست فيه ببعض نسائك ئەمجا تازەبووک بێنی ژنێشکە بێنی لەو ژوورەیە لەگەڵ یا ببی بە هاوسەر
فتبسم رسول الله صلى الله عليه وسلم پێغەمبەر زەردەخەنەیەکی زۆر نەرمی بۆ کرد فەرمووی ئای لە دوای مردنیش قبوڵە نییە لەم ژوورەدا تا زەبووکێکی تر هەبێ زەردەخەنەی بۆ کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو ڕۆژەوە لەو سەریەشەوە بە قوربانی بین نەخۆشیەکەی زیادی کرد و تا وەفاتی کرد بەڕێزان دیقەت بدەن ئەم فەرمودانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند شیرینن پێغەمبەر صلی الله عليه وسلم لۆمەی نەکرد نەیفەرموو گونەهباری چۆن ئاەتی خوا ڕەت دەکەیتەوە فانكحوا ما طاب لكم من النساء مثنى وثلاث ورباع من ما في خۆمە جا تۆ کەم مردی بوون چەند ژن بێنم ئارەزووی خۆمە خۆ بەسەر تۆی نایەنم فتەبەسەمە زەردەخەنەی بۆ کرد ئەمە سروشتی ژنانە ئەمە غیرەی خۆشەویستیە حەز ناکەم لە دوای مردنیشمە ئەی خۆشەویستەکەم ئەی هاوسەری بەڕێز و ئازیزم تۆ بۆ کەسی تر بی بۆیە زۆر بە جوانی لە هەستی خێزانتان بەڕێزان حاڵی بن من دڵنیام زۆربەی کێشەکان بەخوا کۆتاییان پێدێ ئەگەر ژن و پیا و ئاوا لە یەکتری حاڵی ببن بەڵام کە غیرە لە سنوور دەرچوو ئالێرەدا مەترسیەکە هەیە ئەبێتە بۆمبی ناو ماڵ و دەتەقێتەوە پێیاندا ئەبێتە دڵپیسی غیرەی نێوانی ژن و مێرد وەکو خوێی چێشت وایە ئەرێ هیچ خواردنێکتان بینیوە خورماوڕۆنی لێ دەرکەی بەبێ خوێ بخورێ نا ئەزیزان هەموو خواردنێک کە لێ دەندرێ و دەکوڵێندرێ دەبێ خوێیەکی تێکەی بەڵام ئەگەر ئەم خوێیە تۆ هاتی لە جاتی کەوچکێک مستێکی گەورەت تێکرد خوا دوای ئەو خواردنە چەند برسید بێ چەند نەخۆش بێت چەند بە چێش بێت چەند تا مەزرۆی خواردنی بی لەگەڵ یەکەم کەوچکە ئەیتفیتەوە یان نا یەکسەر هاو لێبەرز دەبێتەوە پەرداخی ئەو خێرا دێنی و دەیخۆیتەوە نێوچوانت پێوەی دیارە بەخواڵی ئەم خواردنە لە ڕاددە بە دەرسوێرە بە کەڵکی خواردن نەماوە زۆر ناچارنەوی بە ئاویشەوە بۆ ناخرێ و دەیڕێژی واللهی غیرەش ئاوایە ئەگەر لە ڕاددە بە دەرزیادی کرد ئەبێتە دڵپیسی ئەبێتە نەخۆشی بەخوا ئەو پیاوە چەنە ئەو ژنەی خۆش بوێ کە ئەم ژنە ئەوەندە غیرەکەی بەهێز بوو دڵپیس بوو بەرامبەر بەم پیاوە دڵنیا بن ئاخری تەحملی ناکە خوشکانی بەڕێزم تکاتان لێ دەکەم غیرەت هەبێ بەرامبەر بە پیاوەکەت وەکو ئەو خوێی دیکەیتە ناو چێشتەکەەوە ئەوە بە غیرە بێ پسەلمێنە کە تۆ چەند ئازیز و خۆشەویستی پیاوەکە لە لای من ئەوەتە غیرە لێ دەکەم بەڵام تکاتان لێ دەکەم مەیگەن نەڕادەی دڵپیسی چونکە چەندە خۆشەویست بی واللهی ژیانەکەت بە تەلاق کۆتایی پێدێ ئەو پیاوە وەکو خوێیەکە وەکو ئەو سوێریە لە ڕادە بەدەرە ئاخری دەتفێتەوە من بەسەر هاتێکتان بۆ ناگەڕمەوە خەڵک بۆی جەڕابمەوە تەلەفۆنیشمان بۆ نەکراوە ئەمە قسەی ناو کتێبە کتێبێک هەیە چەند بەرگێکە بەسەر هاتەکان ئەسرینەکانی سەدەی بیستەم مامۆستا ئاوات ئەبوو بەکر ئەحمەد نووسیوێتی لە بەرگی سێ لە لاپەڕەی 1995 چاپی یەکەمی کتێبەکە ساڵی 2007 چاپ کراوە ئەوە هەموون خوێندەوە ئالەوێدا بەسەر هاتێکی ڕاستەقینەی ئەم نیشتیمانەمان بۆ دەیجێڕێتەوە ژنێک کە دوای ئەوەی داخ کرا غیرە بوو بە دڵپیسی و ماڵی وێران بوو وەکو خۆی بەسەر هاتی خۆی دەیجێڕێتەوە ئەڵە کاتێک کە شوم بە هاوسەرەکەم کرد بەخوا پیاوێکی بەڕێز ئەوە نم خۆش دەویست ئەوەندە لەبەر چاوم جوان بوو هەستم دەکرد هیچ کەسێک لەم سەر زەوێدا هاوسەرەکەی وەکو من جوان نییە ئاوا شۆخ و شەنگ نییە ئاوا بەڕێز و بە حورمەت نییە ئەوەندەم خۆش دەویست ئەترسام ڕۆژێک ئافرەتێک لێم زەوت بکە ئەنگو تۆ بڵێ ئەم پیاوە هەر بۆ من بێ هەستم دەکرد هەموو ژنانی جیهان چاوەڕێون ئەم ژنم لێ ئەم پیاوەم لێ بستێنن چاو لێ ڕۆژ بە ڕۆژ غیرەکەم زیادی دەکرد گەیشت بوو مەسەر ئەو قەناعەتەی هەستم دەکرد هیچ ژنێک لەم جیهانەدا ئیش و کاری نەماوە بەس چاوی لەسەر ئەو پیاوەی منەوە دەوێت لێم بستێنێ واللهی جار هەبوو سەیری بێژەری تەلەڤیزیۆن هەواڵ دەخوێنرایەوە ئیتر تەلەڤیزیۆنە کەناڵ دەگۆڕی جاری وای بێژەری ئافرەتیش دێتە سەر فەقیرە گوێی لە هەواڵ دەگر بەخوا گوێی لە هەواڵ دەگر ئافرەت حیجابە داپۆشراوە من غیرەم لێ دەکرد تەلەڤیزیۆنەکەم دەکوژاندەوە کەناڵەکەم دەگۆڕی موسیری ئافرەتێک بابە والله نەمزانی ئافرەتیشە گوێم لەو ڕاپۆرتە گرت بوو گوێم لەو هەواڵە گرت بوو ئەمە جارێک و دووجار نەبوو تەنها تەلەڤیزیۆنی واز لێهێنا واللهی کە دەچووینە دەرەوە بۆ سەردانێک بۆ جەژنە پیرۆزەیەک بۆ لای خزمێک بۆ لای نەخۆشێک بۆ تەعزیەیەک بۆ شەکراو خواردنەوەیەک بۆ پیاسە و گەڕانێک ئیلا بەغەمباری و شەڕ دەهاتینەوە ئەم گوت چۆن لەگەڵ ئەو کچە پورە تا ئاوا چاو چۆنیت کرد ئەو ئامۆزەیت بابە و مێردی هەیە مێردەکەی خۆی لەگەڵا بوو پورزامە ئامۆزامە خاڵۆزامە ئەی چی بکەم ئەو دڵە کاک فڵان کەس چۆنی ئەی ڕووی لێوەرچەرخێنم بەڵێ ئەبووە چاو چۆنی لەگەڵ نەکردایە ها بینیم ئافرەتە چۆن سەیری دەکردی
والله ئێمە وەکو خوشک و براوای من هاوسەرم هەیە و هاوسەری هەیە بەڵام ئەی چی بکەین ئەمە تێکەڵاویە جەژنە پیرۆزەیە سەردانی خزمایەتیە ئێمە خەڵکێکی کۆمەڵایەتین ئاوا دەخوازێ لەو بازاڕەدا فڵان کەس هاوڕێی دایرەمە ئەڵێ کاک فڵان کەس چۆنی دڵم دادەگیان چۆنی نادەبووە جوابن نەدایەوە ئەڵە بەردەوام بەخۆشی دەڕۆیشتین غیرە و دڵپیسیەکەی من بە شەڕەوە دەیهێناینەوە ماڵەوە تەنانەت دوام لێ هاتبوو 2 ساڵ کە منداڵمان نەبوو چەند دکتۆرمان کرد هەستم دەکرد دڵم پێی دەکتم ئەم پیاوە تۆی ناوێ بۆیە منداڵ بوون ئەوش دەگوت ئافرەت چی دکتۆری شارەزایە کردومانە منداڵ بوون بەدەست خوایە ئینشاءڵڵا ئەوەندەمان دەبێ وەڕست دەبین لێی دەمون لەوە ئەچێتەوە بە تەمای ژنێکی تربی ناتەوێت منداڵ لە من ببێ پیاوێکی بەستە زمان یعنی نەی دەزانی چیم لەگەڵا بڵێ گەیشتمە ئەو ڕادەیە کەوا هەوڵم دەدا کە هەموو جوانیەکانی لێ بشارمەوە عەتری بۆن خۆشی بۆ من دەکڕی بۆ خۆی دەکڕی عەترەکەم گل دەدایەوە بە ناوی پاکردنەوەی مێزەکەەوە عەترەکەم دەشکان بۆەوەی کە چۆ دەرەوە بۆن عەتری لێنەیە جلەکانی دادەنا و توی دەکردن دەهاتم ئاوا بەدەست دەم پرواندن بۆ ئەوەی وتوەکەی تێکچێ نەک بۆ وتو نەدەکرد نەم دەهێش خۆشی وتویکە نەم دەهێش قژی جوان بکە نەم دەهێش جێڵی لێدا نەم دەهێش قژی هەڵداتەوە بە هەموو شێوەیەک منعم دەکرد کە جوانی پێوە دیار بێ ئەم جاگەیشتمە سەر ئەوەی دەچوم گیرفانەکانیم دەپشکنی شەو کاتێک کە دەخەوت جلەکانی دێنا بزانم چی تێدایە ڕۆژێکیان کە فەقیرە هاتبەوە لە دایرە و زۆر ماندوو بوو ئیسراحەتی کردبوو بە خەم ڕاکشا بوو گیرفانەکانیم دەستم کرد بە چاکەتەکەیە ناوی کچێک هات ناوی کچێک خۆی باو و باپیری وتم تەواوە ئەمە ئەو کچەیە کە من لێ دەترسام ئەمە لە ژیانیاتی ئەم کچە چیە کاری ژفانە وەکو پڵنگێکی برسی پەلامارمدا و بەتانێکم لەسەر هەڵگرت و فەقیرە هەر زۆر ترساوتی چی ئافرەت بۆ خاتری خوا وتم ئەم ئافرەتە کێیە وتی پێکەنی قاقای لێداوتی بۆ خاتری خوا هەر تۆقیم ئا پەلاماردام لە شیرینی خەوی ماندوو بوون ڕادپەڕاندم وتم نا ئیلا پێم دەڵێەوە کێیە وتی واللهی بڕوا بکە ئەوە ناوی منداڵێکە کارمەندێک لە کۆمپانیاکەمان منداڵەکەی لە مەکتەبێک وەر ناگیرێ بڕێوەبەری مەکتەب برا دەرمە من بچم بۆ لای وەریگرێ بەخوا ئەوە ناوی منداڵە وتم دەبێت من بە بۆلا ماڵی باوشی ئەو منداڵە تەلەفۆنی بۆ کرد پێ عیب بوو بڵێ ژنەکەم وا دەڵێ کاکە مناڵەکە ئەرە تەمەنی چەند بوو وەڵا 6 ساڵە ئەم ساڵێ بێتە 7 ساڵ ئیتر ئەمجار تەریق بوومەوە ئەو باوکی کچەکەیە ئەو منداڵێکە کە من چیم لەسەر دەکرد چی وێنایەک دەهاتە مێشکمەوە ئاخری بە سەفەری دایرەیەک ڕۆی پێش ئەوەی بێتەوە من ماڵم بەجێهێشت هاتەوە بە زەردەخەنەوە یافرە بۆ ماڵت بەجێهێشتووە والله وەر لە ڕەفیقەکانم لە بەڕێوەبەری دایرە پرسە من بە ئیشوکاری دایرە و کۆمپانیا چوومە دەرەوە وتم من ئەوە نازانم دیسان تۆڕە بووم لەوێ داوتی تکال لێ دەکەم واللهی ژیانم تاڵ بوو زۆرم خۆش دەویستی زۆر لێت پاڕامەوە زۆرم ڕوونکردنەوەدا ئافرەت تۆ ئەم دڵپیسی هەردووکمان دەکوژێ وا بڕیارمدا بوو هەتا لێت جیابوومەوە ئەڵە بڕیاری دا و لێک جیابووینەوە هاتمەوە ماڵی باوکم ئەمجا شەیطان و نەفسی پیس وازی لێهێنام ئەمجا خۆم لۆمەی خۆمم دەکرد ئای بەدەستی خۆم چیم بە خۆم کرد ئای چۆن ژیانم لە خۆم شێوان ئەمەی نووسیەوە لە کتێبات تۆمارکرا بۆەوەی دەرز بێ بۆ تۆ بەخوا لەوە دەسێ خوشکەکەم کە گوێبیستی ئەم وتارەی تۆ ژێشێک بی لەوانە تان نەگەیشتۆتە ئەو ڕادەیە بە ئاگاوەرەوە لەوە ئەچێت تۆی بەڕێز تۆی پیاوی بەڕێز یەکێک بی ئاوە بەرامبەر بەژنەدا ماوەکە دڵپیسی بکەی ڕاستە غیرەت هەبێ باغیرەت هەبێ بەڕێزم باغیرەت هەبێ بەخوا هەر ژنێ غیرەی نەبێ بەرامبەر بە پیاوەکەی بێغیرەتە یان خۆشی ناوێ ژنیش ڕقی لەو پیاوەیە کە غیرەی نییە ژنیش ڕقی لەو پیاوەیە کە بێغیرەتە بێغیرەت دەزانی یعنی چی یعنی ژن کاتێک کە تەوقە لەگەڵ پیاوێکی نامەحرەما بکە پیاوەکەی بەلایەوە ئاسایی بێ ئەزانی چونکە شەرع منعی کردووە سروشتی ئافرەت پێی ناخۆشەڵ ئەو پیاوەم بەخوا بەداخەوە هیچ غیرەی نییە دەستم لە ناو دەستی ئافرەتە ئەو پیاوەدا بوو نامەحرەمە کە جی پیاوەکەم بەلایەوە ئاسایی بوو بابە ئازادی نییە والله ژنیش ئەگەر تەنانەت نوێژیش نەکە ڕقی لەو پیاوەیە کە غیرەی نییە کە تەوقە لەگەڵ ژنەکە تا بکرێ کە لە شایە هەڵپەڕێندرێەوە و دەستیەوە بێ و شانی لە شانیا بێ ژنیش حەز دەکا کە پیاوەکەی غیرەیەکی بۆی هەبێ غیرەی بۆی هەبێ بەڵام دڵپیس نەبێ ئەم دوانە تکاتان لێ دەکەم لێک جیاکەنەوە پیاو نابێ دڵپیس بێ بەڵام نابێ بێ غیرەش بێ دکتۆر کەریم قەرەستانی مامۆستای پیاوی بەڕێزی ئەم میلەتی کوردە کە بەڕاستی هەموو شەکانی گۆ هەر و ئەڵماسن و پێویستە گوێیان لێ بگرین دکتۆر کەریم لە یەکێک لە بەرنامەکانیدا لە بەرنامەی سایکۆدا خۆم بە دیارەوە بووم باسی ئەوەی کرد باسی غیرەی نێوانی ژن و پیاوی کرد ئەویش هەمان قسەی کردوتی
ژنیش ڕقی لە پیاوێکە کە غیرەی بەرامبەری نەبێ. بەڵێ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر کەریم خەلەستانی هەر لەو بەرنامەیەدا بابەتێکی جێڕایەوە بەسەرهاتێکی واقعی جێڕایەوە کە باز لەوە دەکا ژن چۆن بە دڵپیسی مێردەکەی ناڕەحەتە بە هەمان شێوە بەڕێزان بەوەش ناڕەحەتە کە پیاوەکەی غیرەی نەبێ کەوا بە هەستی بۆی نەجوڵێ کە ناڕەحەت نەبێ کاتێک کە کەسێ بە چاوی خیانەت سەیریکە. دکتۆر کەریم باسی ئەوەی کردوتی ئافرەتێک هەبووە کە لەگەڵ هاوسەرەکەیە ژیانیشیان خۆش بووە، بەڵام ئەم ئافرەتە بە سروشتی ژنانەی خۆی بەردەوام هەستی بەوە کردووە کە پیاوەکەی غیرەی کەم دەجوڵێ یان غیرەی هەر ناجوڵێ، بۆیە ڕۆژێک ویستی دەرسێکیدا بدا، ویستی نیشانی بدا کە هۆکاری دڵناڕەحەتی و نیگەرانیەکانی من لەگەڵ تۆدا پیاوەکە ئەمەیە. کەسێکی بەڕێز کە وەکو برای وای بوو دەستی ئیشوکاری کەوانتەر و پێداویستەکانی ناوماڵی هەبوو بانگی کرد، وتی بۆ نمونە ناوی کاک عەزیز بوو، وتی کاک وەستا عەزیز وەرە ئەم بابەتەمان بۆ چاکە، ئەم کانتۆرەمان فڵان گرفتی هەیە کەوانتەرەکەمان تاکێکی تەواو نییە، بانگی کرد بۆ ماڵەوە. لەو کاتەشا مێردەکەی دیارە لە ماڵ نەبوو کە ئیشوکارەکانی دەکرد، ئافرەتەکە دیارە ئەمە پلانێک بوو بۆ وەستاکەشی گوت، وتی کە ئیشەکەشمان بۆ دەکەی ئێستا من تەلەفۆن بۆ هاوسەرم دەکەم بابێتەوە، کە هاتەوە نیگەرانێک نیشان دەدەم تۆ بچۆ تاکی کانتۆرەکانەوە، تۆ وەکو برامان وای برای منیشی و برای ئەو پیاوەشی، بەڵام بە نمونەیەکی نیشاندەم. وەستاکەش دیارە پیاوێکی بەڕێز بووە، وتی بەسەر چاو کە هاوسەری پیاوەکە هاتەوە ژنەکە نیگەرانی کە هاوسەری ژنەکە هاتەوە پیاوەکە هاتەوە ژنەکە نیگەرانی نیشاندا، نیگەرانی نیشاندا، وتی ئەوەکەی حاڵە و من جلوبەرگێکی وەکو پێویستم نییە و وتی بۆ ئەوە بانگت کردمەوە، بۆ ئەوە نیگەرانی دەیوەرە بەس سەیری جلوبەرگەکانت کە هەندێکت هەل لەبەر نەکردووە هەندێکی یەکجار لەبەرت کردووە، ژنەکە دەستی کرد بە پرتەو بۆڵە. ئالەو کاتەدا وتی وەرە سەیری تاکەکە کە تاکی کانتۆرەکان بکەوە، ژنەکە کردیەوە پیاوەکەش دەستی کرد بە جلژماردن، وتی ژمارە 1 2 3 4 گەیشتە سەر ژمارە 12 13 14 کە عەزیز لە کانتۆرە وەستاوتی مەرحەبا کە عەزیز 15 16. ئالەوێدا دەڵێ دەستیان کرد بە پێکەنین، ژنەکە وتی مەبەستی من ئەوە بوو ئەوە تا پیاوێک لە کانتۆرە تۆ جل دەژمێری غیرەت ناجوڵێ بڵێرە پیاوێکی بێگانە لە کاتێکا من لە ماڵ نیم چیەکە بۆ لەسەر قەنەفەکەدا نیشتۆ بۆ لە کانتۆرەکە تۆ مەرحەبایی دەکەی لەگەڵ جلژماردنە و هیچ غیرەت ناجوڵێ. بەڵێ بەڕێزان ئەمەش بابەتێکە ئافرەتان بە سروشتی خۆیان هەموو ئافرەتێک مافی ئەوەی هەیە و حەقی خۆیەتی ڕقی لە پیاوێکی دڵپیس بێ، بەڵام مافی خۆشیەتی کە نیگەران بێ لە پیاوێک کە غیرەی نییە کە غیرەتی ناجوڵێ. ژن نیگەرانە دڵنیابن لەو پیاوەی کە دەستی دەگرێ و دەیباتە شاییەوە و پیاوێکی نامەحرەم دەستی دەکوشێ و شان بەشانیەوە شایی لەگەڵا دەکا. بە دڵنیاییەوە ئافرەت نیگەرانە لە پیاوێک کاتێک کە لەبەر چاوی ئەوە لەگەڵ پیاوێکی بەگانەدا تەوقە دەکا و دەست دەخاتە دەستیەوە و ئەم هیچ پێی نیگەران نییە. هیچ ئافرەتێک بەوە خۆشحاڵ نییە هەروەکو بەوە نیگەرانە کە مێردەکەی دڵپیس بێ، بەوەش زۆر نیگەرانە کە دوو لە ڕووی جەنابتان و بینەرانی بەڕێز کە مێردەکەی کەم غیرەت بێ یان بێغیرەت بێ و بێغیرە بێ. لە کۆتایی وتارەکەدا باسی ئەوە دەکەین کە بەڵێ بەڕاستی دڵپیسی کارەساتە، ژن و پیاوی دڵپیس لە یەک نیشانەکانیان ئەمەیە. هەر ژن و پیاوێک لە ژیانی هاوسەریدا ئەم بابەتیان تێدا بوو، ئەم شەش خاڵە ئەوە دڵنیابە لە غیرە دەرچووە و تامی ژیان ناخۆش بووە و ژیانیان بەرەو تێکچوونە، ئەوە پێی دەوترێت دڵپیسی. خاڵی یەکەم گوێ هەڵخستن، بەردەوام ژنەکە گوێ هەڵخا بۆ تەلەفۆنەکانی پیاوەکەی، یان پیاوەکە بەعەکسەوە بەردەوام لەسەر هەست بێ خۆی لەو دی و دەرگا بگرێ یان خۆی بێ هەستکە بزانێت کاتێک کە ژنەکەی تەلەفۆنێک دەکات تەلەفۆن لەگەڵ چێ دەکا و گوێ بۆ قسەکانی هەڵخا. ژنیش مافی خۆیەتی لەگەڵ دایکی لەگەڵ برای لەگەڵ خوشکی لەگەڵ کەسوکاری لەگەڵ هاوڕەیەکی خۆیدا لەگەڵ ئافرەتێکە قسەی خۆی بکە، بەڵام پیاو کاتێک کە گەیشتە سەر حەدی هەستڕاگرتن و گوێ هەڵخستن ئەوە بۆ هەردوو لا پێی دەوترێت دڵپیسی نەک غیرە. دووەمیان پشکنینی کەلوپەلەکان، هەر کاتێک پیاو چوو بە دزیەوە سەیری جانتای ژنەکەی کرد و هەر کاتێک کەوا
کاتێ پیا و خەوتووە یان لە ماڵ چۆتە دەرەوە یان لە حەمامە ژن بڕوە گیرفانەکانی بگەڕێ کەلوپەلەکانی بگەڕێ ناو مۆبایل و کۆمپیوتەرەکەی بگەڕێ بزانە داخۆ هیچ شتێکی نامۆی تێدا نیە پەیوەندێکی ناشەرعی بێ ئەوە لەم حاڵەتەدا کە ئەمە چەند جارێک دووبارە بۆەوە پێی دەوترێت دڵپیسی. سێمیان کەسەکە گومانی هەبێ بەردەوام لە وەهم و خەیاڵدایە کاتێک کە دەڕوا بۆ سەر ئیش و کار لە وەهمیە هەیە خەیاڵێکی شەیطانی دێتە دڵیەوە کە ژنەکەی پەیوەندی لەگەڵ کەسێکە هەیە پەنا بەخوا یان پیاوەکە دەڕوا بۆ سەر ئیش و کاری خۆی فەقیرە بە کەسابەتەوە خەریکە ژنەکە لە ماڵەوە نیگەرانی ئەوە بێ کە دەبێ پیاوەکەم ئێستا لەگەڵ چێدا لە پەیوەندیدا بێ کەسێکی ژنیە لە واقعا ئەمەوە وەهمە ئەمە دڵپیسیە. چوارەمیان زۆر پرسیارکردن و لێکۆڵینەوە لە ژیان ژن و پیا و مافی ئەویان هەیە پرسیار لە یەک بکەن ئاگاداری کاروباری یەکتر بن بەڵام لە سنوور نەچێتە دەرەوە ئەڵین زۆر پرسیارکردن یعنی بێ سنوور پرسیارکردن بەردەوام لەکوێ بووی بۆ کوێ چووی چێ دبینی چێ هاتە ماڵمان تەلەفۆنت لەگەڵ چێدا کرد بۆ درەنگ هاتیەوە جامە ژن بۆ پیاوەکەی یان پیا و بۆ ژنەکەی یەکێکە لە نیشانەکانی دڵپیسی. پێنجەم لە کتوپڕدا خۆ بکەیتەوە ناو ماڵدا پیاو ڕۆیشتۆتە دەرەوە کتوپڕ دێتەوە ماڵەوە مەبەستیەوە نە شتێکی لەبیر چوو بێ و پێداویستیەکە بێ بۆ ئەوەی بزانێت لە غەفڵەتێکا ژنەکەی کەس لە ماڵەوە نییە ژنێک دڵێ دەچمە ماڵی باوکم تا بازار دەڕۆم لە کتوپڕە دواتر دێتەوە مەبەستیەوە نییە شتێکی لەبیر چوو بێیان پەشیمان و بێتەوە لە سەردانەکە تەنها مەبەستی تاقیکردنەوەی هاوسەرەتی کاتێک کە هاوسەرم پیاوەکەم دڵنیا بووە من چوومە دەرەوە بۆ سەردانیان بۆ بازار یان بۆ سیلێ ڕەحمێک ئەو خۆی دەکاتەوە بە ماڵدا بزانە داخۆ من پیاوەکەی لەو کاتەدا کەسێک تەلەفۆنێکی لەگەڵان نیە قاقا لە ژوورەوە نابیسترێ یعنی لە وەهما دەژی لە کاتێکە هاوسەری ژیان ئاگای لەو شتانە نییە ئەوە نیشانەی دڵپیسیە. شەشەمیان بە شوێندا ڕۆیشتن بۆ شوێنی کار ژنی وا هەیە وەکو چاودێری کامێرا بەردەوام بە شوێنی هاوسەرەکەوەیەتی خەڵکی لێ ڕادەسپێرێ خۆی بە شوێنیا دەڕوە ئەمە ئەگەر چەند جارێک دووبارە بۆەوە یان کاتێک کە ژنێکی بەڕێز هاوسەری ژیان بەپاکی دەڵێ دەچم کەلوپەلی ماڵەوە دەکڕم کەلوپەلی ئافرەتان دەکڕم لە دوکانی ئافرەتان دەخۆ ناکرێت پیاوێک بە دوێەوە بێ یان مناڵی هەیە تەمەنێکی هەیە چەند مناڵی هەیە پیاوەکەڵێ بەسەر چاو بڕۆ خواگادارت بێت لە دواترە خۆی لێ دەگرێ و شوێن بە شوێنیا دەڕوە ئەمە چەند جارێک دووبارە بۆەوە ئەمە غیرەی هاوسەری نییە ئەمە بۆتە ژەهری ژیان ئەمە نیشانەی دڵپیسیە بۆیە غیرەی جوان ژیان شیرین دەکا بەڵام کە بوو بە دڵپیسی ماڵ وێران دەکا داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوایە لە غیرە جوانەکان بە هەموو هاوسەرانی ببەخشی ببێتە مایەی شیرینی ژیان نوێبوونەوەی خۆشەویستی بەڵام یا ڕەبی خوایە هەموو خێزانێک هەموو ژن و مێردێک لە بەڵای گەورەی دڵپیسی یا ڕەب العالەمین بپارێزی یا ڕەبی خوا لە نەخۆشیە دەرونیە پیسەکان بمان پارێزی بەتایبەت لە گومانی خراپ بەرامبەر بە نزیکترین کەسەکانی خۆت کە هاوسەرەکانن شیفای نەخۆشی دڵ و دەروونمان بدەی شیفای نەخۆشیە لە جەستەییەکانمان بدەی یا رب العالمین یا شافی یا الله ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی دەرگای ڕەحمەتی خۆت لە هەموو لایەکمان بکەیەوە آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.